لە پاش ناوبڕەکەوت جارێک سڵاوتان لێبێت ئەو برادری کە دووشی شەکە لە دەستیان تۆپی بوو وابزانم یارەکەی دۆڕاند و وابزانم چەند خاڵێکی بەدەستەوە گیرا بوو دووشەش لە دەستا تۆپیەوە دووشەش من لە ژیانە تۆپی و بۆچی لێرە تۆپێ دووشەش بۆ تۆپێ دووشەوە خاڵی زۆرە بەڵام ئەوەی کە لێرە یاریەکات کەسێکیش دانیشێت با بڵین خاڵەکان ئەنووسێتەوە بۆ جەماعات بەڵام خۆی یاریەکە ناکات بەدەم چاخواردنەوە ئەم دۆمینێت تەواوەکان تا ئێوارە خۆی چایخانە بەسەربردنی کاتی پێڵێن بەڵام ئەم چاخانەی بزەبت وانە تۆ دۆمیناکەی جاری وای لەگە برادەرای ڕۆشنبیرە لەیاچی کۆبیتەوە و توێژەکەی زۆر جار لەسەر ناس لەسەر درامە لەسەر سیاسەت لەسەر سیاسەت لەسەر کۆمەڵایەتی اجتیماعی هەمووی شەر نییە نەوەڵا جاری وایە بە سێ ڕۆژ کەڕێ لە چوار ڕۆژ جاری ئاوە شەر نییە کاتێکی پێکوشی لەگە برادەر وشتە قساکەی بەس کات کوشتنە بەڵێ وەڵایی لای من خووە ئەوە نییە برادەر وشتیوا بینی لە ڕەفیقۆمانە دانیشین بۆ یەکە قسەی خۆش و ئەمسانەکەین نازانم فەرقی جیاوازی شەربەت و چ جیاوازێکەیە بۆ شەربەت بخواتەوە بۆ چا نەخواتەوە ئیتر هەیە لە ڕووی نایە بە حیاتی نایە هەیە لەنا ئەو پیاوانەیە دانیشێ زۆر زۆر ئاسایی چای خۆی خوات وڵاتە دەبێت هەنێ خەڵکەیەتە ناو بڵین لە ژنانێنە ناو چاخانەکە بەڵێ کەمیان بە زۆری وڵی زۆر نییە هەیە زۆر تەبیعیە هەشە مستحیل شتیوە بتوانێت بەس منیش پێم خۆش ئەگەر شوێنێگە بێ قەیچێکە بڕۆن لێ دانیشن چاپ خۆنەوە یەکتری ببینن ئەگەر کێشێکیشیان نەبێتوانن ڕەنگە بڵێن لە ناو بازارەکە باشترە تۆ بیری لەوە نەکردوت مەسەم چاخانە تایبەتکەی بە ژنان بڵی ئەم چاخانە تایبەتە بە ژن بیرم لێ نەکردێتەوە بەڵام ئەگەر ژن بیبا بەڕێوە وازانم هەیە وا مرتاحە هەیە وا مرتاحە گەر چاخانەیە کە بێت تایبەت بێ ژان ژن چای تیا بخواتەوە ژنیش بەڕێوە بەرێت چای تیا خۆیتەوە ئەگەر بیتە دەرەوە وەکو پیاوەکان حەزەکەن چای بخۆن و ئیسراحەتی تیا بکەن بەڵێ ئەزۆ ئاساییە وەڵی لە وڵاتی ئێمەیە بەڕاستی ئەنی شوێنێکی وا هەیە کە ئافرەت خۆی زۆر لێ نەکرد بێت یعنی بڵین چۆنیسە پیا حڕاتی زیاترێکە نایە لە چاخانەیەکە دانیشیت تایبەت ژن بێت زۆر ئاساییە زۆر زۆر ئاسایی بەڵێ حەزەکەی چاخانەیە بکرێت بێگومان شتێکی زۆر زۆر باشە چاخانە هەموو شتێگەێنێ چونکە تۆ کە بێتاقە دەبێتە خوارە بۆ بازار کۆمەڵێ برادری خۆ دەبێنەوە دێ دەرە دانیشن چاگە خۆی توانێ یەکەم جار مۆعیدتان بەس تەنها ئەوەیە کاڵی لە چاخانەیە کە دانیشینوانە عیدەکەتان لە چاخانە ڕێ برادرم مانە تومەریکەم بخۆم لە کورسادم کارێ سومەلای میسیانی کاخەری کرد بە میسی ناسراوە یەکسە چاخانەکەیان میرەکە دێم وێرە نایشتان لێ ناوە بەڵێ چاخانەی میسی شوێنێکی گشتیە هەموو کەسی ڕووی تێگە هەموو کەسی ڕووی تێگا بەعام ئەبە شوێنێکی واژە بووە ینی چۆن بۆ پیاوان هەموو شوێنێکەیە وەکو چایخانە وەکو شوێنە گشتەکان کە پیاوان لی کۆبنە بۆ ژنانی ژەبێ پێم وا بێ هەیشە لە جادەی مەولەوی شوێنێکی وا هەبوو هەر فترێک بوو داخرا پیاڵە بە تەنها چای تێ ناکرێت بەڵکو زۆر شتی تیری پێکرێ پیاڵە تەنانەت جاری وایە گەر چاوێک شتێکی تێ بچێت بە پیاڵێک ئەو شتە دەرێن لە چاو ئاش تێکەن پیاڵە بۆ مەیش بەکارێنرێت پیاڵە بۆ چاش بەکارێنرێت بەسێسە جەنا بشێکی جوانە وتە پیاڵە ئەگەر چاو شتێکی تێ بچێ ئاوی تەیەکەیت و پێی دەرەهێنی معنایەوە هەموو شتێک سوودی خۆی هەیە هەرچی شت هەیە لە دنیا نییە بێسوود لە سەعات چەندەم چاخانەیەکەنەوە لە کاکەجا لە پێنج وێتە دەرەوە پێنجی بەیانی بەڵێ ئەکسەریت ئەدیب و شاعیرەکان ڕۆکە نێرە فەنان و ئەدیب و نووسەرەکان زیاتر ڕۆکە نێرە بۆ بۆنی ئەوە ناسراوە شوێنی
ئەدی و شاعیرەکان زۆر جار لە چاخانەکانە شتێک ئەبیستین یەکێک ئەڵێت خوا دوو چای جوان بەرە بۆ ئەو برادرە باشە بۆ چاکانی تر ناشرینن ئەوڵە ناشرین ئەوە هیوایەتی تر خۆی بەعزەکە جواب پێ بووە دوو چاچاوە بێنە نا بە تەجید هەموو چاکەن و کوێک وایە بەڵام تەبیعەتە هیوایە لە چای جوان هیوا چای خەز خوارد هیوا چای بێشەکر خواتەوە چای جوان کامەیە هەمووی دایمە هەموو چای جوانە ئەم پیاڵێ بۆچی زوشکا وڵای برادرە دەستی بەری کرد کەوتە خوارەوە چێ دەست کرد ئەو برادرە بەری کرد سڵاتان لێبێ پیاڵەیەکتان شکانە آخر هەموو ڕۆژێتە چاخانە وڵی بە سەدفەیە چایخانە شوێنی ئەوەیە ئینسانی ساحەتێ بکات چایە بخواتەوە چاو خواحافی شوێنی مناقەشە و مجادلە و ئەو جۆرەشانە نییە هەموو ڕۆژێکیتە چاخانەوە بەڵێ بۆ بە خویەک لات یان چی نەوەڵە هەردی ئەوەی کەوا لێرە خەڵکانێکی ڕۆشنبیر خۆڵکانێکی شاعری نووتەر و ئەدیبی لێیە ئینسان لەگەڵ خەڵکانی باشە هەڵسوکەوت بکات چاکتر لەوەی کەوا لەگەڵ خەڵکانێکا بێتکەوە هیچ نەزانێت بۆی تەم چاخانەیە بەرەوەی منتیقەکەی خۆمانی لێ دانیشتووە و دڵمان پێکرێتەوە و پێگەی ئەوەیە و بۆیەکی نەوەی ناو چایخانە هەیە شش قەتی ئەمە خۆشە و لەبەرەوەی منتیقەی خۆمانەوە حەسەن زیرەکی هونەرمەندی گۆرانی بێژ کە زۆربەی زۆرمان حەز بە گۆرانەکان یەکەین ئەڵێن وەختی خۆی لە سلەیمانیا چاخانەیشی هەبوو و کە چای تیا فرۆشتووە زۆر جاری تووشی ڕووداوی ناخۆش بۆ لەو چاخانەیە بەڵام ئەم چاخانی کە ناوی چاخانی مەڵکەندیە زۆربەی زۆری کەسەکان بە ناوی بابڵی چاخانی حەسەن زیرەکەوە ناسراوە ئەم دەفەی کە ئیبینین ئالێرەیە هەڵواستراوە و وێنەی حەسەن زیرەکی لەسەرە ئەم زەربە ئەڵێن وەختی خۆی هەر لەم چاخانەیە خول لە سلەیمانیا هەمان دەف هەمان زەڕب کاری پێ کردو و یاخود خۆی عەسفی کردووە یاخود کەسێک عەسفی کردو و گۆرانی وتووە کەواتە ئەم زەربی کە ماوەتەوە هینی ئەو سەردەمەیە هینی ئەو سەردەمەوانێ بەڵێ ئەو زەربەی ئەو سەردەمەیە ماوەتەوانێ حەسەن زیرە خۆی لێرە ئیشی نەکردووە چۆن ئەم پێشتر چاخانەی چیە بووە چایخانەی هەبووە بڵێ چایخانەیەکی هەبووە لە زیاتر ئەڵێن لە سلێمانی چایخانەی هەبووە لە خانەقاک و بەو شتی فرۆشتووە یعنی زۆر ئیشی کردووە لە سلێمانیا لەو دیویش ئیشی زۆر کردووە چاخانەیە بۆ چاخانی ئازیزان لەبەرەوە یاچی خۆشەویستە لێرێ بەس لەبەرەوە ناوی ئازیزان بەڵێ ئێوە چەند سەعات ڕۆژانە لە کێوە ئەم چاخانەیەکەنەوە تاکەی چارەک بۆ حەودەیکەینەوە حەوتی ئێوارە ژن حەزی لە چای عەسرانە باشە کێتە دەرەوە ئەگەر چاخانەیە کە بێت چا بفرۆشێتەوە بەژن و تایبەت بێ بەژنان تۆ ئەچیت بۆچی ناچیت کۆمەڵگاکە ئەبەر کۆمەڵگاکە هەرەوەیە ئەگە مەسەن ژنیش بەڕێوی بەری هەر ناچیت احتیمال هەیە بچیان نەچیت بڕۆم بەڵێ حەزەکەی چاخانەیەکی ژنام کرێت و تایبەت بێ بەژنان بۆ ئاساییە چی چا بخۆیتەوە بۆ بەس تەلەفۆن نەکەی بۆ دایکە بڵێ دایکەوە دۆمینا ئەکەم و ئێوارە دڵنگێم قەیچەکەەوە سەگەین شوێنی ئەوەی ئینسانی سراحەتێکی تیا بکە چایە بخواتەوە بڵێ خواحافی بێەوە ناخۆش چایەکمان لای ئەم ئەزیزانەمان خواردەوە و چایش عەسرانە و چایەکی جوان نازام چاکە زۆر جوان بوو تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک پێبینە خواتان نۆشتان بێ